السلام عليكم ئەو کاتتان باش من ناوم سۆزە سمینارەکەی من لەسەر لینیەر ئەکسلرێتەرە کە ناوچکەشی هەیە پێی دەگوترێت لیناکس بە سەرپەرشتیاری دکتۆر عەبدوڕەحمان. ئاوتلاینەکەم لەو چەند خاڵانە پێکهاتیە. سەرەتا باسی what is linear accelerator دەکەم و دواتر history and development و applications in medicine, components of a linac لە چ پێکهاتیە و operating principles واتە چۆن کار دەکا, safety measures and protocols, conclusion and reference. Linear accelerator تیشکی ئەکسرەی یان ئەلکترۆنە و زەبەرجەکان بەکاردێنێت و پێی خواستی خۆی دەگۆڕێت لە ئەوەی کە لەگەڵ شێوەی تومەرەکە بگونجێت و خانە شێرپەنجەییەکان لەناو ببات. لە هەمان کاتدا نۆرمەڵ تیشوەکانی دەوروبەری ڕزگار دەکاتن و زۆربەی جار لە بۆ چارەسەری تیشکی دەرەکی بەکاردەهێنرێت و چۆن کار دەکەن بە خێراکردنی ئەلکترۆنەکان کار دەکەن بۆ گەیاندنی تیشکی ئەکسرەی یان ئەلکترۆنە چارەسەریەکان لە بۆ تومەرەکەی نەخۆشەکە و چەندین ڕێوەشوێنی سەلامەتی ناوەکی تێدایە بۆ دڵنیابوون لەوەی کە دۆسەکە وەکو نووسراو دەگەیەنێت بە نەخۆشەکە و بە شێوەیەکی ڕۆتینی لەلایەن مێدیکەل فیزیسیست وەکو خۆمان پشکنینی بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی کە بەباشی کار دەکات. لیناک پەرەپێدانی بواری چارەسەری تیشکی بە شێوەیەکی بەرچاو بەرەو پێش بردووە و کۆنسێپتی خێراکردنی تەنۆلکەکان بە بەکارهێنانی رادیۆ فریکوەنسی ئەلکترۆماگنێتیک وێیڤز دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1920ەکان، بەڵام تا ناوەڕاستی سەدەی بیستەم نەبوو کە ئەو تەکنۆلۆژیایە لە بەکارهێنانی کلینیکی گونجاو بووە. یەکەم جار لەلایەن سویدش ئەکسلرێتر فیزیسیست گوستاف ئایزینگەوە لە ساڵی 1924 پێشنیارکرا و دواتر لەلایەن نۆرویژن فیزیسیست ڕۆلف ڤیدەرە لە ساڵی 1928 دروستکرا لەسەر بنەمای بیرۆکەکانی پێشووی ئایزینگ. ئەوان دوای جەنگی دووەمی جیهانی زەبری زیاتریان بەدەستهێنا کاتێک تەکنۆلۆژیای رادیۆ فریکوەنسی ڕێگەی بە خێراکردنی وزەی بەرزتردا و ئەوەش بۆ هۆی یەکەم ئەلکترۆنی لیناک لەلایەن لوئیس ئالڤارێز لە ساڵی 1947 دروست بکرێتن. تا ساڵانی 1960ەکان لیناک ڕۆڵێکی سەرەکی لە فیزیادا جێڕاوە. ئێستا باسی هەندێک لە ئەپلیکیشنەکانی لیناک دەکەم لە مێدیسن. بۆ نمونە external beam radiation therapy EBRT لە چارەسەرکردنی شێرپەنجە بەکاردێ و ئەوان تیشکی ئەکسرەی یان تیشکی ئەلکترۆنە و زەبەرج پرۆدیوس دەکەن کە بە وردی ئاراستەی تومەرەکان دەکرێن بۆ لەناوبردنیان یان زیانگەیاندن بە خانە شێرپەنجەییەکان، لە هەمان کاتدا کەمترین زیان بە هێڵزی تیشوەکانی دەوروبەریان دەگەێنن. لە کاتی چارەسەرکردندا نەخۆشەکە لەسەر مێزێک پاڵ دەکەوێت لە کاتێکدا لیناک بە دەوریدا دەسوڕێتەوە. تیشک لە چەندین گۆشەیەوە دەگەیەنێت و شێوە و گۆڕینی بۆ ئەوەی لەگەڵ قەبارە و شوێنی تومەرەکەدا دەگونجێنێت. Intensity Modulated Radiation Therapy IMRT شێوازێکی پێشکەوتووی چارەسەری تیشکی وردی بەرزە بۆ گەیاندنی دۆسە وردەکان بۆ تومەرەکان یعنی تومەرێکی مەلیگنانت یان ناوچە تایبەتەکانی ناو تومەرەکە و گونجاوە بۆ ئەوەی بە وردی لەگەڵ تومەرەکاندا بگونجێت. زۆر بە وردی ناچمە ناو ئەو ئەپلیکیشنانە لەبەرەوەی دکتۆر خۆی زیاتر باسی کردووە. Image Guided Radiation Therapy IGRT کە وێنەگرتنی ریل تایم بەکاردەهێنێت بۆ بە دواچوونی جوڵەی تومەر و دڵنیابوون لە تارگێتینگێکی ورد. IGRT چارەسەری تومەرەکانی ئەو ناوچانەی لەش دەکات کە دەجوڵێن و ئەمەش شێرپەنجەی سییەکان و جگەر و پەنکریاس دەگرێتەوە، هەروەها ئەو گرانەی کە لە نزیک ئۆرگان و تیشووە گرنگەکانی هەڵکەوتوونە. و هەروەها ستێریۆتاکتیک رادیۆسەرجری SRS کە دۆسە زۆر بەرزەکانی ڕێدیێشن بە وردی 100 میلیمتر لە دانیشتنێکی کەمتردا دەگەیەنن کە گونجاوە بۆ چارەسەرکردنی تومەری بچووک لە مێشک، سییەکان یان جگەر یانیش بڕبڕەی پشت. Components of a linac لەو شتانە پێکهاتیە. یەکەمیان ئەلکترۆن گەنە کە ئەلکترۆن دروست دەکات یعنی جەنەرێتی دەکات لە بۆ ئەکسلرێشن و دواتر کلیسترۆنە مایکرۆویڤی فریکوێنسی بەرز بەرهەم دەهێنێت بۆ خێراکردنی
ئەلکترۆنەکان و accelerating structure کە تیشکی ئەلکترۆنی فۆکس دەکات و خێراتر دەکاتن و تارگێتەکە کە ئەلکترۆنە خێراکان دەگۆڕێت لە بۆ تیشکی ئەکسڕەی و flattening filter کە دڵنیایی دەدات لە ئینتنسیتی یەکسان لە تیشکی ئەکسڕەیەکان و multi-leaf collimator MLC کە شێوەی تیشکەکە دەدات کە لەگەڵ هێڵکاری تومەرەکە بگونجێت و gantry کە لە گۆشەی جیاوازەوە دەسوڕێت لەوەی کە تیشکەکە ڕاستەوخۆ بەریکەوێت و treatment couch کە نەخۆشەکە دەخاتە شوێنی خۆی بۆ ئەوەی بەڕێوەچی پاڵکەوێت و هەروەها control system کە بەڕێوەبردنی پارامترەکانی تیشک و treatment delivery. ئێستا دێنە سەر operating principles واتە چۆن لیناک کار دەکات کە لە چەند ستێپێک پێکهاتیە. یەکەمیان electron generation کە بە ئەلکترۆن گەن دەست پێ دەکات و دەردانی گەرمی ئەلکترۆنەکانەوە دەردەدات و ئەو دەمانچەی ئەلکترۆنیە وەکو پۆرێکی بچووکی تیشکی کاثۆد کار دەکات و گەرمی و کێڵگەیەکی کارەبایی بەکاردەهێنێت بۆ ئازادکردن و ئاراستەکردنی ئەلکترۆنەکان بۆ ناو پێکهاتەی ئەکسلرێتەرەکە. Acceleration using RF energy ئەوە چێکە ئەلکترۆنەکان دەچنە ناو شەپۆڵگەرێکی linear accelerator کە بۆڕیەکی قوڵ و درێژە و کێڵگە ئەلکترۆماگنێتیە لەرزینەکانی تێدایە و ئەو کێڵگانە بەهۆی هێزی رادیۆفریکوێنسی بەرهەم دەهێنرێن و بە زۆری لە ڕێگەی ئامێرێکەوە دروست دەکرێن کە پێی دەوترێت کلیسترۆن یان ماگنیترۆن و لەگەڵ ڕۆیشتنی شەپۆڵەکانی رادیۆفریکوێنسی بۆ خوارەوەی شەپۆڵگێرەکە ئەلکترۆنەکان پاڵ دەنێن بۆ پێشەوە و وزەیان لەگەڵ هەر خولێکدا زیاد دەکاتن. سێمین ستێپ beam steering and focusingە ئەوە لەگەڵ خێرابوونی ئەلکترۆنەکان لێنسە ماگنێتەکان کە 4 جەمسەریە تیشکەکە فۆکس دەکەنەوە بۆ ئەوەی تەسک و لەسەر ڕێڕەوی خۆی بمێنێتەوە و هەروەها موگناتیسی زیادیش بەکاردێت کە ڕێنمایی تیشکەکە دەکەن بۆ ڕێڕەوی دروستەکە و پێش ئەوەی بگاتە تارگێتەکە. چارەمین ستێپ target interaction and X-ray production کە بۆ چارەسەری تیشکی ئەکسڕەی ئەلکترۆنە وزە بەرزەکان لە تارگێتێکی مێتەڵ دەدەن کە بە زۆری تەنگستنە. کاتێک ئەلکترۆنەکان دەگەنە ئەو تارگێتە بە خێرایی خاو دەبنەوە و تیشکی برێمسترالۆنگ دەردەدەن و دواتر تیشکی ئەکسڕەی بەرهەم دەهێنن. پاشان ئەکسڕەیەکان شێوە و ئاراستەی تومەرەکە وەردەگرن. دواتر beam shaping and modulation مان هەیە دوای ئەوەی کە تیشکە ئەکسەکان پرۆدیوس بوون بە چەند کۆمپۆننتێک تێدا پەڕێت بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی کە لەگەڵ شێوەی تومەرەکەدا دەگونجێت. دواتر flattening filter مان هەیە ئەوە دەکات دڵنیایی دەدات لەوەی کە ئینتنسیتی تیشکەکە یەکسانە و لە کاتێکدا multi-leaf collimator MLC تیشکەکە بە وردی بەپێی هێڵی تومەرەکە شێوە دەدات. و ئەخیر ستێپ image guided system IGRT کە باسم کرد سیستەمی وێنەگرتن وەک کۆن beam CT یان X-ray panel ڕێگە بە وێنەگرتنی ریل تایم دەدات پێش یان لە کاتی چارەسەرکردنەکەدا و دڵنیایی دەدات لە ڕێکخستنی ورد لەگەڵ تومەرەکەدا بە تایبەت لەو شوێنانەی کە دەجوڵێنەوە وەک سیەکان یان ئەبدۆمێن. Safety measures and protocols لەو چەند خاڵانە پێکهاتیە. radiation safety لەوانە پێک دێت کە بە بەردەوامی چاودێریکردنی تیشک بکرێت و radiation shield لە ژووری چارەسەرکردن هەبێت و ئینتەرلۆکی ئۆتۆماتیکی هەبێت بۆ بژاندنەوەی ئامێرەکە ئەگەر پێویست بوو و هەروەها ئامێری دۆزیمێتری بۆ دڵنیابوون لەوەی کە گەیاندنی دۆزەکە دروست بێت. patient safety لۆ سەلامەتی نەخۆشەکەیە. وێنەگرتنی وەک کۆن beam CT دڵنیایی دەدات لە پۆزیشنینگێکی ورد و پلاندانانی چارەسەرکردن دەکات کە وە دەکات کەمترین بەرکەوتنی هێڵی تیشوەکان ڕووبدات و دوگمەی وەستانی ئیمەرجەنسی ڕێگە بە وەستانی یەکسەر دەدات ئەگەر پێویست بوو. quality assurance کە ئەو شتانە لە خۆ دەگرێت کالیبرێشنی ڕۆتینی پشکنینی ڕۆژانە و هەفتانە و مانگانە و periodic software validation بۆ دڵنیابوون لە پێرفۆرمانسێکی accurate. operator safety کە دەتوانین بڵێن technician safety
سەلامەتی تێکنیشنەکە بەوە دڵنیا دەکرێتەوە بەهێشتنەوەی تێکنیشیان لە دەرەوەی ژووری چارەسەرکردن لە کاتی گەیاندنی تیشکدا و پێویستی بە جلێکی قورقوشمدایە لەبەریکە لە کاتی چوونە ژوورەوەدا. و پێش هەموو شتێکیش تێکنیشیان دەبێت ڕاهێنانی سەلامەتی و ڕێکارەکانی فریاگوزاری وەرگێت. و هەروەها patient monitoring کە لەوە پێکهاتووە بە بەردەوامی لە ڕێگەی چاودێری و پەیوەندی لەگەڵ نەخۆش لە کاتی چارەسەرکردندا و هەروەها پارامێترەکانی چارەسەرکردن تۆمار کراون بۆ پێداچوونەوە. لە کۆتاییدا Linear Accelerator ڕێگایەکی دووریان بڕیوە لە دوای داهێنانیانەوە لە سەرەتای سەدەی 20دا. ئێستا ئامڕازێکی گرنگن لە هەردوو بواری زانست و پزیشکیدا. گرنگی خۆی بەوانە دەردەخەن کە بنەمای کاراکردنیان پێکاتە ئاڵۆز و کارەکانیان لە هەمان کاتدا ڕۆڵی ڕزگارکەری ژیانیان لە چارەسەرکردنی شێرپەنجەدا. و بە ڕێوەشوێنی سەلامەتی لیناکس بەردەوامە لە باشترکردنی چاودێری تەندروستی و لێکۆڵینەوە و ئەمەش نیشان دەدات کە چۆن تەکنۆلۆژیا دەتوانێت گۆڕانکارییەکی ئەرێنی لە ژیانی خەڵکدا دروست بکات. زۆر سپاس بۆ گوێ لە ڕاگرتنتان، هیوادارم سوودتان لێ وەرگرت بێت.